ئەم سیمپۆزیەمە ئیمڕۆکراوە بە هەماهەنگی بە سوپاسەوە سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیک و هەروە سندیکای کارمەندانی تەندروستی لە قی سلێمانی و هەروە نەخۆشخانەی هیواژ ئێمە بەشدارین لەم بابەتەدا ئەمەش دووبارە توانم بڵم بۆ دەربڕینی پاڵپشتیە بۆ توشبوانی شێرپەنجە و نەخۆشخانەیەوە هەموو سنتەرە شێرپەنجەکانی سنووری پارێزگای سلێمانی و بگرە هەرێمی کوردستانیش بەڕاستی منەتوان بڵێم ئەوەی کە ئێمە ویستمان جێبەجێ کراوە بڕیاری لەسەردرا بە سوپاسەوە هەم سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت هەروەها وەزیری تەندروستی وەزیری دارایی و هەروەها سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران هەروەها ئەتوانم بڵێم پارێزگاری سلێمانی یەکەم لە سەرخەت بە هەروەها بەڕێز دکتۆر دارە کە ئەو وەزیری پلانە بە حکومیەوەی کە پێشتر سەرۆکی سنووق بووە و بەڕاستی لە ڕووی ملێر و سوپاسی هەموو لایەنە حیزبی حکومیەکانی ژەکەم سەرمایهداران دەکەم لە ناویشانە خۆتان ئاگادارن یەکێتی نیشتیمانی کوردستان هەر لە سەرەتاوە پاڵپشتی نەخۆشخانەی هیوا بوو نەخۆشخانەی هیوا دیاری بەڕێز مامجەلال بووە و هەر کاگلااور خۆی بە مەیدانی سەردانی نەخۆشخانەی هیوای کردووە و بەڕاستی شاناسخانیش لە سەرەتای کێشەکەەوە لەسەر خەت بۆ لەگەڵمان و مسپاسی هەموو ڕێکخراوە حکومی ناحکومیەکان دەکەم لە نایەنە توانم بڵێم ڕێکخراوی مناڵ پارێزکەوەی کێکە لەو پاڵپشتیانی کە هەمیشە لە ناو نەخۆشخانەی هیوا هەر بوونی هەبووە هەروە دەستگای مرۆیی مام کە پاڵپشتێکی تەواوی دەربڕێەوە لە ماوەی ڕابردوش ئێمە نزیکەی 50 خۆبەخشمان لە ڕێی دەستگای مرۆیی مام و لەسەر ئەرکی کاگلاهور بۆمان جێبەجێ کرا کە ئەمانە پاڵپشتی دارایان هەبێ و بەڕاستی ملێر و سوپاسی خەمخۆری هاوڵاتیان دەکەم چکە بەڕاستی ئەو پاڵپشتێکە لە ناو ڕای گشتی و هاوڵاتیانە هەبوو بەڕاستی جێی دڵخۆشی بوو نەکتەنها بۆ منەتوان بڵم بۆ هەموو کارمەندان و پزیشکان و ئەو ستاف ماندووی کە لێوە بوونیان هەیە نەخۆشخانەی هیوا لە 150 کارمەندەکانی کە میلاکەکەی خۆبەخشە واتە فەرمانبەری هەمیشەیی نییە نەک هەر نەخۆشخانەی هیوا تەندروستی سلێمانی 26000 میلاکی پێویستە 13400 موجودە لەم 13400 لە 150 دەوامەکات واتە 3 ڕۆژ دەوامەکەن ئەمەش زۆربیان تەمەنیان هەیە زۆربیان نەخۆشییان هەیە ئێمە 240 کارمەندی تەندروستیمان لە سلێمانی شێرپەنجەیەتی هەر لە هیوا خۆی چارەسەری کیمیایی وەردەگرێت بۆیە نەخۆشخانەی هیوا و بەم باقی نەخۆشخانەکانی تر لە ڕووی میلاکەوە زۆر حاڵیان خراپە و نەخۆشخانەی هیوا ئەو 300 کەسەی کە کاری تێدا دەکات 150 خۆبەخشە و 150 بەشییان لە سەر سنووخ کراونتە گرێبەست و 6 کەسیان لەلایەن بەڕێز کاگلااور هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە موچەکانیان بۆ دابین دەکرێت و بەشەکەی تریشیان لەلایەن دەوڵەمەند و خێرخوازەوە تا ڕادێکی باش کێشەکان چارەسەر کراوە.